محەممەد سابیر سەرۆکی دامەزراوەی سەرۆک مامجەلا سەردانی بەغدای کردو لەلایەن سعد ئەسکەندەر وەزیرە ڕۆشنبیری عێراق و پێشوازی لێکرا. دوای کۆبوونەوەکە محەممەد سابیر سەرۆکی دامەزراوەی سەرۆک مامجەلال ڕایگەاند دامەزراوەکەمان دامەزراوەیەکی ناحکومیە و کار بۆ دیموکراسی و یەکسانی جەندەری دەکات و مەبەست لە دامەزراندنیشی بەدیهێنانی ئامانجەکانی مامجەلالە کە چەندین ساڵ خەباتی بۆ کردووە. ڕاشی گەیاند لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری عێراق گەیشتونەتە لە یەکتێگەیشتن بۆ کاری هاوبەشی ڕێکخراوەی. دامەزراوەی سەرۆک جەلال تەڵەبانی دامەزراوەیەکی ناحکومیە و قانونجەنەویستە و ئەو دامەزراوە بۆ ئەوەی کەوا توڕاستی مامجەلال هەمووی کۆبکاتەوانێ و لە ئەرشیف ژیاننامەی مامجەلال و هەموو ئەفکاری مامجەلال لە هەموو ڕوویەکەوانێ مامجەلال بڕوای بە دیموکراتی هەبووە و لە بۆ دیموکراتی خەباتی کردووە. بێگومان ئەم دامەزراوەیەشەکە لە ئیشەکانی بۆ قوڵکردنەوەی دیموکراتیت هەروە مامجەلال بڕوای بە مافی ژینان هەبووە و یەکسانی جەندەر هەبووە و ئەم دامەزراوەی هەوڵەدا لەسەر ڕێڕەوی مامجەلا و ڕێبازەکەی بڕوە. مامجەلال بڕوای بەوە بۆ مافی چارەنووس بۆ گەلی کورد و بۆ هەموو گەلانی دنیا. ئەم دامەزراوەیش هەوڵەدا کە ئەو ئاواتانەی مامجەلال لە ژیانیا بۆ خەباتی کردووە هەموو ژیانی لەو پێناوایە سەرف کردووە. ئەم دامەزراوە هەوڵەدا کە بە زیونەتی بیهێڵێتەوە و گەشەی پێبدا لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی یەکسانی جەندەرەوە، لە ڕووی مافی مرۆڤەوە، لە ڕووی ئازادیەکانەوە، لە ڕووی بڵێن هەموو کەڵتوریەوانێ، هەروەها هەموو شتێکیش لە ژیانی مامجەلال لابێ کۆی بکەینەوانێ و وەکو بیخەینە مۆزەخانەیەکەوانێ بۆ ئەوەی وەکو مەسەلەیەکی مێژووی بمێنێتەوە.